لە کلینیکی نەخۆشیەکانی شەکرە و غودە لە شاری پزیشکی فارۆ هەڵدەستین بە پێشکەشکردنی تازەترین و باشترین جۆری خزمەت بۆ نەخۆشە بەڕێزەکانمان بۆ ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە بە هەموو جۆرەکانیەوە، ئایا کە ئینسۆلین بەکارهێنن، ئایا کە حەبوو دەرمان بەکارهێنن و بۆ تەمەنە جیاوازەکان، هەروە بۆ ئەو نەخۆشە بەڕێزانەی کە تووشی شەکرا بن لە کاتی دووگیانی داواتە کاتێکە سکیان هەیە. تازەترین جۆری دەرمان عیلاج بێت، ئینسۆلین بێت، حەبەکان بێت لە شاری پزیشکی فاروق دەستەکەوێت و هەروەها لە هەمان کاتە چارەسەری ئەو نەخۆشانەکەن کە نەخۆشی غودەیان هەیە، بۆ نمونە ئەوانەی کە غودەی ملیان هەیە، ئەوانە لەوانەیە کە غودەکانیان تەمەڵ بێ کەمیش بکات یاخود غودەکانیان زۆر ئیش بکات و هەروەها ئەوانەی کە شێوەی غودەکەیان ئەگۆڕێت واتە تووشی غودەی دەرەقیە بن. کاتێککە شێوەکەیە گۆڕێ احتیمال لە ئەمان نەخۆشە بەڕێزانە کیسە یاگرێت لە غودەکانیانە دروست بێت کە پێویستی بە چارەسەرە بێت یا پێویستی بەوە هەیە کە ئێمە تێبینی بکەین و بە چەند دووسێ مانجارێک بیان بینەوە ئەوی ئایا ئەشعایانەوێت لە جۆرەکانی وەکو سۆنەر بێت، ئەشعای تەنووری بێ، ئەشعای ڕەنین بێ، بۆیان بکرێت و چارەسەری پێویست وەربگرن. هەروەها ئەو نەخۆشانەی کە غودەیەکە ئیشیان کەمە بێت واتە ئەویش جۆرێکە لە نەخۆشی غودەکەی دەرەقی ئەتوانین چارەسەری ئەوانە بکەین و هەروەها ئەوە و نەخۆشە بەڕێزانش کە ئیشی غودەیان زیاد لە پێویستە بێ واتە لە خەڵکی خۆمان پێڵێت غودەی سام. مەبەست لێرە لە نەخۆشی غودەی سام هیچ نەخۆشیێکی خراپ نییە، تەنها ئەوەیە کە غودە زیاد لە پێویست هۆرمۆنەکانی ڕژێنێت کە ئەمەژە بێتە هۆی ئەوەی ئەو کەسە کە دڵی پەلەپەلکات، هەناسەی تون بێت، عارەقێکی زۆر بکاتەوە، هەستەکە کێشی لەشی دابەزێ واتە زعیفە بێت کە پێویستە چارەسەری بۆ بکرێت. لە هەمان کاتە ئەوانەی کە غودەی ملیان غودەی دەرەقی کەمیژەکە ئەوانە بە عەکسی غودەی سامۆیە واتە کێشیان جیا بێت، بیهێز و تەمەڵە بن، هەستەکەن لەشیان قورسە بێت، هەچ کارێکەکەن زوو هیلاکە بن و هەروەها بە هەمان شێوە هەناسایان تونە بێت. ئێمە لە شاری پزیشکی فاروق بە نوێترین ڕێنەمای نێودەوڵەتی زانستیەکان چارەسەریانەکەین و باشترین خزمەتگوزاریان پێشکەش دەکەین و هەروەها ئەنێ نەخۆشی تر هەیە هی غودەکانی تری لەش وەکو بۆ نمونە غودەی نوخامیە، غودەی کەزەریە. ئەمانە غودەی نوخامی هەیە کە لەسەرایە کە چەندەها جۆر هۆرمۆن دەرەیە، بەشی پێشەوەی هەیە و بەشی دواوەی هەیە، لە دوو بەش پێکاتوە چەندەها جۆر هۆرمۆن دەرێن. ئەمانە لەوانەیە ئیشکردنی ئەم هۆرمۆنانە کەم بێت یا ئیشکردنی ئەم هۆرمۆنانە زیابێ. ئێمە وەکو پزیشکی پسپۆر لەو بوارەیە هەڵەسین بە ئەنجامدانی چەند فەحسێک بۆ نەخۆشەکە، فەحسی خوێن و ئەشیعۆمانە بۆ ئەوەی دڵنیابین چ جۆرێکە و باشترین چارەسەریان پێشکەشکەین. هەروە نەخۆشیەکی تر هەیە هی غودەی کەزەری پێوترێ، غودەیەکی بچووکن لەسەر گورچیلەن، ئەمانش بە هەمان شێوە مادەی ستیرۆید و مادەی تێستۆستیرۆن و مادەی مینرۆل کۆرتیکۆید دەرێن، ئەمانە کە ئاستی هۆرمۆن لە شاڕێگە خەن و ئاستی خوێەکانی ناو خوێنواتە سۆدیۆم و پۆتاسیۆم لە ناو لەش تا ڕێک دەخەن. ئەمانەش بە هەمان شێوە بەشەکانی تری لەش دووچاری نەخۆشیە بنەوە کە ئایا ئیشەکەیان لەوانەیە کەمتر بێ وەک لە پێویست یا زیاتر بێ لە پێویست. بە هەمان شێوە هەڵەسین چارەسەری ئەم نەخۆشانە ئەکەین بەپێی ڕێنمایە پزیشکە نێودەوڵەتیەکان. نەخۆشی شەکرە کاریگەریەکی تایبەتی هەیە لەسەر قاچی نەخۆشەکان بەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە خوێنی کەم بۆ بڕوە، لە هەمان کاتە زەرەر توش بێت بە دەمارەکان کە هەستیان کەمە بێتەوە قاچیان. ئەمە وا لێکا کە زوو تووشی برینی قاچ بن. برینی قاچ بەڕاستی برینێکی زۆر هەستیارە کە بێ بە باشترین شێوە چارەسەر بکرێت بۆ ئەوەی کە تەشەنە نەکات، خراپ نەبێ، ڕەش نەبێتەوە، زەرەر بە ئێسقان و گۆشتەکە نەگات. ئێمە لە شاری پزیشکی فاروق لە کلینیکی شەکرە و غودە هەڵەسین بە خزمەتکردنی ئەو نەخۆشانەی کە برینی قاچیانەیە کەوا بە کۆنزەرڤەتیڤ تێراپی واتە بتوانین بە تەداوی و بە چارەسەر و دەرمان توانین عیلاجیان بکەین. برینی قاچ یەکەم شت ئەوەیە کە ئاستی شەکرەی خوێنیان ئەبێ دابەزێنین بۆی لە ڕێژەیەکی ئاسایی ئەبێ بۆی برینەکە زوو چابێتەوە. هەروەها هەنێ تایبەت مەندیەکی تریمان هەیە کەوا پێیانەوترێ medical dressings for conservative therapy. ئەمانە هەنێ لەزگەی تایبەتن کە بۆ برینی قاچ بەکارێن
کە تایبەتمەندیان هەیە بەوەی کە پیسایی و جەراعەتی برینەکە هەڵبمژێت و بتوانێت برینەکە بە پاکی بێڵێتەوە، بەڵکو یارمەتی برینەکەش با زوو چابێتەوە. هەروە هەنێ ئامێری تایبەتمانەیە کاتوان بڵم لە ئاستی کوردستان و عێراق تاکە نەخۆشخانەیە کە ئەمانەویش هایپەرباریک ئۆکسیجن تێراپی کە ماوەی ساڵ پترە کە ئێمە بەکاریە هێنین کە لە وڵاتی بریتانیا بە دەستمان گەیشتووە بۆ ئەوەی برینی قاچ بە شێوەیەکی زووتر و باشتر چاکەینەوە. و ڕێنمایم بۆ نەخۆشە بەڕێزەکانمان ئەوەیە کە ئێمە وەکو پزیشکی پسپۆرت لەم بوارەیە پێمان باشە کە پارێزگاری بکەین لە توشبوونی برین وەک لە چارەسەرکردنی. ئەویش پارێزگاریکردن بەوەی کە پێڵاوەکانیان تەسک نەبێت، پێڵاوەکانیان زۆر داخراو نەبێت، تەسک نەبێ، عەزێتی قاچیان نەیە، گۆرەوی لە پێکەن بە بەردەوامی بە پێی خاوسی بە پێ نەسوڕێنەوە لە ناو ماڵا، چکە هەنێ جار بەڕاستی لەوانەیە بزمار بێ، دار بێ، تەڵاش بێ، شتێکێ بە قاچیانە بە باشی هەستی پێ ناکەن کە ئەمە بێتە هۆی برین. هەروەها داوا لە بەڕێزیانەکەم لە مۆرزەیە کە ئێمە لە بین نێوان زستان و بەهارای ئێستا کە بێتە هۆی ئەوەی کە خەڵک سۆپادا گیرسێنێ هیتەردا گیرسێنێ، ئەمە قاج نەخەنە بەردەم سۆپا و هیتەر، چکە لەوانەیە بسووتێت و هەستیشی پێ نەکەن بێتە هۆی برینێکی زەرمەند بۆ نەخۆشەکە. بەخێر بێن بۆ شاری پزیشکی فاروق، چاودێری پزیشکی بێوێنە. شاری پزیشکی فاروق، چاودێری پزیشکی بێوێنە.